فلۆرەنتینۆ پێرێز سەرۆکی سوپەرلیگ ئەوروپا لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیدا ڕوونکردنەوەی لەسەر خولە ئەوروپیەکاندا و بە توندی وەڵامی هەڕەشە و کارداناوەکانی دایەوە. فلۆرەنتینۆ پێرێز سەرۆکی سوپەرلیگی ئەوروپا کە ئێستا بە سەرۆکی کودەتاچیەکانی ئەوروپا بەسەر یوفا و فیفا ناو دەبرێت بە توندی وەڵامی هێرشەکانی دایەوە و ڕەتی کردەوە هیچ کەس و لایەنێک هەبێت بتوانێت سزایان بدات. پاش 24 کاتژمێر لە ڕاگەاندنی سوپەرلیگی ئەوروپا لەلایەن 12 یانی زەبەلاحی ئەوروپیەوە و کاردانەوە بەرفراوان و توندەکانی یوفا و فیفا و جیهان، فلۆرەنتینۆ پێرێزی سەرۆکیانی ڕیال مەدرید و سەرۆکی سوپەرلیگ لە بەرنامەی ئێل چرینگتۆی بەناوبانگ و پڕبینەر وەڵامی پرسیار و تانە و سەرنجەکانی لاسەر پرۆژەکەیان دایەوە. پێرێز وتی تۆپی پێ بە بارودۆخێکی زۆر سەختدا تێدەپەڕێ و سوپەرلیگ لە ڕووی داراییەوە یانەکان ڕزگار دەکات، یانەکان زەرەری زۆریان کردووە. لەبەر ئەوەیە ئێمە ئەم پاڵەوانێتیمان دامەزراندووە لە جێگەی چامپیۆنز لیگ. ئێمە ئێستا هیچ سەرچاوێکی داهاتمان نییە جگە لە مافی پەخشکردنی یاریەکان. تەنها ڕیال مەدرید لەم وەرزەدا 400 ملیۆن یۆرۆ زەرەری کردووە. بۆیە بیرمان لە دروستکردنی خولەیەکی نوێ کردەوە بە یاری بەهێزتر بۆ ئەوەی پارەی زیاتر بەدەست بهێنین. سوپەرلیگی ئەوروپاش چارەسەرە. پێرێز ئاماژەی بەوە کرد تۆپی پێ وەک هەموو پیشەسازیەکی جیهان پێویستی بە خۆگونجاندن و گۆڕانکاریە لەگەڵ بارودۆخی ئێستا. یانە گەورەکان بەرەو ئیفلاس بوون دەڕۆن. پێویستە خۆمان ڕزگار بکەین جگە لەوەش چێژێکی زیاتر بدەین بە بینەر بە پاڵەوانێتێکی بەهێز. یانە مامناوەندەکان دەیانەوێت یارزانەکانی خۆیان بەسەر و 100 ملیۆن بە ڕیال مەدرید و بەرشەلۆنە و مانچستەر بفرۆشن. ئێمەش یارزانەکانی خۆمان بەبێ بەرامبەر بدەین پێیان. تۆپی پێ پێویستە بگۆڕدرێت وەک ئەوەی لە ساڵی 1950دا لەلایەن دیستیڤانۆوە کراو. فیفا و یوفاش لە دژی بوون، بەڵام لە کۆتاییدا تۆپی پێ گۆڕدرا. پێرێز هێرشی کردە ئەسەر چامپیۆنس لیگ و وتی چامپیۆنس لیگ گرنگی خۆی لەدەست داوە، کەس گرنگی پێنادات بەهۆی بوونی یاریە بێهێزەکان. تا چارەکی کۆتایی ڕوبەڕووی یانی بەهێز نابیتەوە و بەرامبەر یانەی بێهێز یاری دەکەیت. ئەوەش گرنگ نییە. وەک تانەدانێکیش لە پاریس سان جێرمان پێرێز وتی من یەک پرسیارتان لێ دەکەم، ئێستا لە قۆناغی نیوەی کۆتایی یاری مانچستەر سیتی بەرامبەر بە بەرشەلۆنە سەرنجڕاکێشتر دەبێت یان بەرامبەر بە یانەیەکی بچووک؟ سەرۆکی سوپەرلیگی ئەوروپا جەختی لە هاوپەیمانەتی نێوان هەر دوانزەیانەکە کردەوە و ڕایگەیاند بیرۆکەی پاڵەوانێتێکە با تەنها بیرۆکەی من نەبوو، سەرۆکی هەموو یانەکان هاوڕێی من و هەمووان پەسەندی بیرۆکەکەیان کردووە و هەموو سەرۆکەکان ئیمزایان کردووە و ئەو دوانزەیانەی ڕێکەوتنمان کردووە هیچ یانەیەک ناتوانێت پەشیمان بێتەوە. هەروەها وەسفی لاپۆرتای سەرۆکی بەرشەلۆنەی کردووتی خوان لاپۆرتا کەسێکی عاقڵە و ئەوە هەمومان ڕزگار دەکات. ئەگەر هەر کەسێک بەوە ڕازی نییە من سەرۆکی خولەکە بم، ئەوە پۆستی سەرۆکایەتی پێشکەشی لاپۆرتا دەکەم. فلۆرەنتینۆ پێرێز هێرشی توندی کردە سەر فیفا و یوفا و بە گەندەڵ ناوی بردن و باسی لەوە کرد ڕابردووی فیفا پڕ لە گەندەڵی. یەکێتی ئەوروپا با درێژایی مێژووی خۆی لە ناو وێنەیەکی خراپدا بووە. پێویستە داهاتەکان شەفاف بن. هەمومان دەزانین داهاتی لیبرۆن جەیمز چەندە، بەڵام کەس نازانێت داهاتی سەرۆکی یوفا چەندە. هاوکات وتیشی سەرۆکی یوفا سوکایەتی با ئەنێلی سەرۆکی ئۆڤانتۆس کردووە و بە درۆزن ناوی بردووە. ئەمەش مای قبولکردن نییە، دەبێت سەرۆکی یوفا بگۆڕێت. سەرۆکێکمان ناوێت سوکایەتی با سەرۆکی یانەکان بکات. لە وەڵامی قسەکانی خافێرتیباسی سەرۆکی لالیگاش کە باسی لە دروخستنەوەی ڕیال مەدرید و بەرشەلۆنە و ئەتلەتیکۆ لە خولی ناوخۆی وڵاتەکە کردبوو، پێرێز وتی تیباس ڕێز لە خۆت بگرە، هیچ کەسێک ناتوانێت ئێمە لە خولی ناوخۆیی بێبەش بکات. پێرێز زۆر بە دڵنیایەوە ڕەتی کردەوە هیچ کەس و لایەنێک بتوانێت سزایان بدات و وتی ئێمە یاسامان لە پشتە. من بە ڕێژەی لە 100% گرنتی دەدەم چێلسی و ڕیال مەدرید و مانچستەر سیتی لە چامپیۆنس لیگ ئەم وەرزە دوور ناخرێنەوە. هەروەها لە خولە ناوخۆیەکانیش بەردەوام دەبین، یاریزانەکانیش دەبێت ئارام بن لەبەر ئەوەی هیچ کەس ناتوانێت لە مۆندیال و پاڵەوانێتەکانی دیکەش بێبەشیان بکات. ئەمانە هەڕەشەی بێبنەمان. لەسەر ئەوەی کە یانە ئەڵمانەکان و پاریس سان جێرمان ڕەتیان کردەوە بەشداری سوپەرلیگ بکەن، پێرێز ئاماژەی بۆ کرد ئێمە هیچ داوایەکمان لە پاریس نەکردووە بەشداری سوپەرلیگ بکات، واروها قسەمان لەگەڵ هیچ یانێکی ئەڵمانیاش نەکردووە. ئەگەر پاریس یان بایرن یان هەر یانێکی دیکە ڕەتی بکەنەوە بەشداری بکەن، خولەکە هەڵناوەشێندرێتەوە. Eso es lo que da dinero.